پارەت با ڕێگمایەکانی دەستگای مین دەمانەوێت گفتوگۆ بکەین چونکە بەو پێیکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم یەک دوو ڕۆژیان لە بەردەستە زیاتر هەوڵی ئەوە ئەدەن چێژ وەربگرن لەم کەشە بەهاریەی کە هەیە سەردانی شوێنە گەشتیارەکان بکەن و بەشێکی خەڵکیش ئەتوانین بڵین ئەوانەی کە بەتایبەتی لەسەر سنوورەکانن لە شوێنە گەشتیاریەکان سەردانی هەندێک شوێن ئەەکەن کەیتی دەشتایی و سەوزاییە بەڵام ئەماش مەترسی خۆی هەیە ئەویش بەهۆی ئەوەی کە ڕەنگە هەندێک ناوچە هەبن کە هێشتا لە مین پاک نەکرابێتنەوە دەمانێت بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان زیاتر گفتوگۆ لەم بارەوە بکەین کە میوانمان ئاکۆ عەزیز بەڕێوەبەری هۆشیاری و پاڵپشتی قوربانیانی مین لەگەڵمانە لە گەشتی هەواڵەکان بەخێر هاتن تەکەین و جەژنە پیرۆز بێت کاک ئاکۆ. هەموو کوردێک پیرۆز بێتن لەسەر سەرجان. سپاس بۆ جەنابەت. کاک ئاکۆ پێش هەموو شتێ با بزانین لە چ شوێنێکی کوردستان هەیە کە ئێستا وەکوش ناوچەی گەشتیاری بن نزیک ناوچەی گەشتیاری بن هێشتا مینی تیا بێت و مەترسی هەبێت. بەڵێ. سەرەتا سوپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە بۆ ئەوەی کەوا بتوانین هەندێک ڕێنمایی بدەینە هاوڵاتیان بۆ ئەوەی مەبەستمان ئەوەیە مەوەکو دەستگای مین هەمیشە هەوڵ دەدەین ئەوەی خەڵک پارێزرابیان دوور بێت لە مەترسەکانی مین و تەقەمەنی و قوربانیان کەم بکەینەوە بەنسبەت ئەو ناوچانێکەوە برێن گەشتیارینە و مەترسی بۆ نمونی تەقەمەنی دەکرێت بە ناوچە سنووریەکان بە دەرەجە یەکەم تەرکیز لەسەر ناوچە سنووریەکان دەکەین ئەو ناوچانێکە بڵێن لە کات شەڕی عێراق و ئێران شەڕ زۆر تێدا کراوە و هەروەها ئەو ناوچانش کە بڵێن ڕۆژێک لە ڕۆژان کە شەڕی تێدا کراوە یان مۆڵگەی سەربازی لێ بێ یان ڕەبایە سەربازی لێ بووە لەو شوێنانەش ئێمە گومانمان هەیە و هەروەها بەڵگەشمان هەیە کە بەرێ ڕوودا و ڕوویان داوە لەو شوێنانە کە بڵێن ساڵانێکی زۆرە ینی بەسەر شەڕ تێپەڕی و شەڕی عێراق و ئێران و شەڕەکانی تر بەڵام لەو شوێنە مینێک ماوەتەوە یاخود پاسە تەقەمەنیەک بۆتە هۆی ئەوەی کەوە هاوڵاتیەک ببێتە قوربانی. باشە چ ڕێکارێک گیراوەتە بەر بۆی کە هاوڵاتیان ئاگادار بن هۆشیار بن لەوەی کە لەو ناوچانە نزیک نەکەونە. بەڵێ ئێمە وەکو دەستگای مین و ئەو ڕێکخراوانێکە لە بواری کاروباری مین ئیش دەکەن هەوڵمان داوە کە وە بە فعلیش ینی کردومانە سێ گۆشەی سوور هەیە کە وەکو نیشانەی ئاگادارکردن و ناوچە مین ڕەشاوەکان سێ گۆشەی سوور لەو ناوچە لە شەلگە مینەکان دابنێت چواردەوری شەلگە مینەکان و هەروە لە زۆر شوێنیش شتێک ینی بە تاشە بەردێک یان دارێک بۆیە سوور لەسەر نووسراوە BM واتە ئەو ناوچەیە کە ناوچەی مین ڕەشکراوە ینی خەڵک نابێت لێ نزیک بکەونەوە. بە دووری چەند کیلۆمەتر ئەو سێ گۆشە سوورە دانراوە؟ ئەو سێ گۆشەی سوورە لە هەر چواردەوری ئەو شوێنێکەوە لە مین ڕەشکراوە حەقلی ئەلغامەکە بن ئەمە پێ دەڵێن حەقلی ئەلغامە لە هەر چواردەوری ینی ئەمە بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ ئەو کەسانی کەەوە شارەزان لە خەڵکی گوندەکان توانیمانە سنووری شەلگەمینەکان دیاری بکەین و دوایەوە سنووری شەلگەمینەکان بەو سێ گۆشە سوورانە نیشانە بکەین ئەو سێ گۆشە سوورانە هەر لە پشت ئەو سێ گۆشە سوورە یان ئێمە بە شەلگەی مینی دادنێن بە مەترسی دادنێن هەتاوەکو لە زۆر حالەتدا مەسەن ئەگەر شوێنەکە هەوراز بێ یاخود ئەوە بێتن ینی مەزاری ئەوەی هەیە بکەوە مینەکان غلۆ ببنەوە لە کاتی بەفر و بارانەوەوانە احتیمالە مەسەلەن مین بکەوێتە دەرەوەی سێ گۆشە سوورەکەش اینجا لەبەرەوە ئێمە بەهۆی باران و باران ینی مینەکان وەکو باسم کرد لە ناوچە هەورازەکان ئەو ناوچانە شاخاوین یان ناوچەی گردۆڵکەنە مینەکان دێنە خوارەوە ینی لە سێ گۆشە سوورەکە دەرەچێتن یعنی بۆی ئەمە ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە بە هیچ شێوەیەک لە ناوچە مین ڕەشکراوەکان ئەوەی کەەوە سێ گۆشەی هەیە نیشانە کراوە ئەوەی کەەوە نیشانە نەکراوە نزیک نەکەوێتەوە. باشە با دڵنیایەک بدەینە هاوڵاتیان ئایا هیچ ناوچەیەکی هێشتا دەستگای یاخود بەڕێوەبەرایەتی هۆشیاری و پاڵپشتی دەستی نەگەیشت بە ئەو شوێنە و هێشتا مینی لێ هەبێت مەترسی ئەوە هەیە یاخود کنەوە پشکنین کراوە بەڵام دڵنیانین کە پاکە بە تەواوەتی. ئێمە وەکو ئەو داتانێکەوە لە بەردەستی ئێمەدا هەیە لە ڕووبەری هەرێمی کوردستان 776 کیلۆمەتری سوارگۆشە بە مین و تەقەمەنی پێز بوو بەڵام لەو 776 کیلۆمەتر سوارگۆشەیە لە دوای ڕاپەڕینەوە تاک و ئێستاکە نزیکەی 518 کیلۆمەتر پاکراوەتەوە بەڵام لەو 776 ئێستاکە 218 کیلۆمەتر ماوەکەوە پاک کرێتەوە لە هەموو هەرێمی کوردستان جا زۆری ئەو ناوچە میڕشکراوانش دەکەونە ناوچە سنووریەکان واروها ئەو ناوچانێکە وەکو باسم کرد لە دەوروبەری قەزاکان و ناحیەکان کە شوێنی سەربازی بووە ڕەبایە بووە سەرچیاکان ئەوانە هێشتاکە مەترسی ماوە من دەتوانم بڵێم ینی زۆری مەترسیەکە لە ناوچە سنووریەکانە بەڵام ناوچەی ترکە بڵێن دەوروبەری قەزا و ناحیەکانی تر ئەوانێکەوە شەڕی کەم تێداکراوە تەنها مۆڵگەیەکی سەربازی لێ بووە ئەوە کەمتر هەیە بەڵام مانای ئەوە نییە کە بڵێن خەڵک بە ئازادی بستێمە دەرێ بۆی ئەمە هەمیشە ئامۆژگاری هاوڵاتیان دەکرد کە چوونە شوێنێک پرسیار لە کەسانی شارەزای ئەو شوێنە بکەن مثلەن لەسەر کەسێک شارەزە مەرێن بۆ نمونە دەستە گوندێک لە ناوچەی چۆمانەیە هەر ناوچەیەکە
پرسیار لە مختاری ئەو گوندە بکە لەسەر کەسیش ئەو گوندە ئایا ئەو باش ئەگەر کەسێک نەبوو پرسیاری لێ بکەن و گەشتیان کرد بۆ ئەو ناوچانە و بینیان مینێک هەیە یاخود وەک باست کرد لە و لێژگایە هاتوتە خوارەوە یەکەم هەنگاو کە هاوڵاتیەک مینێکی بینی چییە بیکات چۆن بتوانە پەیوەندی بە ئێوە یەکەم هەنگاو ئێمە هێلی گەرمی 1970 هەیە ئەو هێلی گەرمەکە ئێمە لە هەموو کارگەرەکانی ڕاگەاندن بڵاومان کردوتەوە بە بڵا ئەوەی کە وەساپمان کردو ئەوەی کە لە سوشەل میدیا لە ڕێگای 1970 کەوا بێ بەرامبەرە بە خۆڕاییە لە برێن تۆڕی کۆڕەک و زین و ئاسیا سێڵ خەڵک دەتوانن بە هەر سیمکاردێکیان هەیە بێ 1970 لێ بدەن دەستگای من وەڵام داتەوە ئەو کاتی ڕێنمایی پێویست دەدرێتە ئەو کەسێکەوە پەیوەندی کردیە بەڵام ئێمە مەسەن ئەگەر بۆ نمونە لە شوێنێک کە پەیوەندی نەبێتن یعنی خەڵک چی بکاتن ئێمە دائیمەن دەڵێن لەو لە مین یان تەقەمەنی نزیک نەبێتەوە نەکات دەستکاری نەکات نزیک نەبێتەوە دوای ئەوە تەماشا دەوروبەری خۆی بکە بزانین ئایا مینی تر هەیە یان نییە ئەوە ئەگەر زانی ئەو شوێنەی کە لە بۆی هاتیە بە شوێنە سەلامەتەکەدا بگەڕێتەوە لە شوێنێکی سەلامەت شتێک بهاتە نیشانە مەسەن بۆ نمونە کەڵەکە بەردێکە یاخود دارێکە دار لەو منتقەی هەیە پەڕۆکێک شتێک دارەکە ببەستێتن بۆ ئەوەی کەوا بێتە نیشانە دواتر ئێمە کە پەیوەندی بە ئێمە دەکرێتن ئێمە بتوانین بە زووترین کات مینەکە لەناو ببین باش بەخوو نمونەیەکی زیندوو هەفتەی ڕابردوو هاوڵاتیەک چۆتە منتقەی زیارەت لەوێن دەرێ لە کاتی گەڕای بەناوچەکەدا مینێکی دۆزیوەتەوە ئەوە بوو ڕسمەکەشی نردبوو بۆ پێیجەکەی ئێوە ئێمە دوێنەکە چوین بۆ شوێنەکە بەڵام بەێ وەکو تیمی هوشیاری وەکو تیمی لەناوبردنی تەقەمەنی و دڵنیایی زۆری ناوچەکەمان هەمووی ڕووماڵ کرد بەڵام بەداخەوە مینەکەمان نەدۆزیەوە اینجا ئەو هاوڵاتەکەشمان وتیان گوتمان خۆزگە تۆ مەسەن شتێکت بکردابان نیشان ئەوەتە شوێنەکەی لێون بووە ئەو شوێنەکەی لێبوون ببوون ینی زۆرش گەڕان ئێمە بۆ شوێنەکە گوتی ئێمە لە شوێنە دیتی ئاکۆ چەند جۆر مینێک هەیە ئەو جۆرە مینەی کە لە هەرێمی کوردستان هەیە و لەو ناوچە با بڵێن ئەو شوێنانەی کە جەنگی تاڕوودا و یاخود بنکێکی سەربازیە بە ئەو جۆرە مینانە چ جۆرێکن شکڵیان چۆنە بۆی کە خەڵک بیناسێتەوە وڵایش مینەکان ئێمە زۆر زۆر هەیە مینی دژە کەسی هەیە دژە تانک هەیە ئەنجا دژە کەسیەکانیش هەیە کڵپەدار ینی کە پێی لە دەنەی گڕ و کڵپەی لە دەرەچێتن ینی ئەو شوێنەی کە بەرکەوی دەسوێنێ هەیە ساسمەدارە ئەوە زۆر مەترسیدارتر لە کڵپەدارەکە بەڵام ئێمە دەرێن هەموو زۆری مینەکان و تەقەمەنەکان ترس ناکەن ینی هەندێک زۆر مین هەیە وەکو قۆدی کرێم وهی نیڤیا ئەوانە بسووکن مەبەستم ئەوەیە بەم پرسیارە ئایا هیچ بروشورێک هیچ پۆستەرێک هەیە کە ئێوە لە نێو هاوڵاتیان لە کاتی بە تایبەتی نەورۆز و کاتی سەیرانەکان وەکو هەر بەڕێوەبەرایەتێکی دیکە بە ئەرکی خۆی هەڵەسێ ئێوەش بە بروسە ئێمە بڵاومان کردوتەوە ینی بروشتەر و لەفلێت و نامیلکە و لە سوشەل میدیا زۆری مینەکانمان بڵاو کردەوە ڕێنماییمان بڵاو کردوتەوە بەڵام خۆزگە ئێستا کەشانی ئەگەر پێش ئەو وەختە ئامادەکردن بۆەوەی کە هەر ئێستا بە شێوەیەکی زیندوو وێنەی مینەکانمان بڵاو کردابەوە بەڵام ینی مینەکان بۆیە دەڵێن مەسەن ئێستا ئەو شوێنێکەوە دوێنێکە سوین زۆری مینەکە ڕەنجی خاچیە ینی لەگەر پەلشی دار و بەردوشتەکان زەحمەت لێک جا دەکرێت ینی نەبێت تۆ زۆر گودیابیان لە شوێنێک ئەگەر گومانت هەبوو ینی سەیری پێشە خۆت بکەیت بۆەوەی کە بزانانی شوێن شتێکی غەریب ئەگەر ببینی ینی بۆ یەکسەر لی دوور بکەویەوە و شوێنی سەلامەت ڕسمی بگیری دواتر زانیارەکەم بۆ ئێمە بنێری بەخو دەستگامین ئێمە بە زووترین کات چارەسەری دەکەین بەڵێ کاک ئاکۆ ئێمە ئەرکی ئێوە بەرزە نرخێنین سپاستانەکەین و هیوای ئەوە شەخوازین کە هاوڵاتیانمان گەشت و سەیرانێکی سەلامەت و خۆش بکەن بچنە سەیرانگاکان و بە سەلامەتیش بگەڕێنەوە سپاسی جەنابی سپاس بۆ ئێوەش بە هیوای سەلامەتی بۆ هەموو سپاس بۆ جەناب